نابینا نابێت چاو نابینا نییە ئەو دڵە نابیناکە ناو سینەکانە هەردوو چاوی نییە. ساڵی یەکەمی پۆلی شەشم هەرجین بورهان عەبدوڕەحمان لە گوندی سەرای سوبحان ئاغای شارە زوورە لە پۆلی 12 ئامادەیی نمرەی 95.3 وێژەی بەدەستێناوە. مەسیریە ساڵێکی مەسیرە لە تەمەنی تێکڕایی 95 وەلو خۆم چاوەڕێن زۆر زیاتر مەکرد لە وەڵام بەبوونی چەند لەمپەر و کۆس پێکەوە بۆ وەخت باسم کە بۆم نەهاتە پێش ئەنا خۆم ینی ئەناوەمە هێنا بەڵام لەمپەر و کۆسم نەهێش کۆسپی ژیان و کۆسپی دابینەکەی مامۆسا بۆم یەکەمی سەراستی نابینانی کوردستانە، دووەمی قەزای سەید سادقە، دێمی هەرێمە دێم هەرژین زۆربەی قۆناغەکانی خوێندنی بە پلەکانی یەکەمیان دووەم بڕیوە. ئاواتی ئەوەیە ببێتە پارێزەر. کل پشت بەسی بەخوا و خۆ عەمەل بکەین ئینشاءڵڵا خوای گەورە لەمپەرەکانی ینی من هەرچەند لەمپەری زۆر لە ڕێگەوە بەڵام توانیم ینی بمە یەکەمی نابینە هەرچەند ئەوەی نەبوو بەڵام توانیم بمە یەکەمی نابینە سوپاس بەخوای گەورە. ومێدم قانونە و هەڵی بۆ ئەیە ئینشاءڵڵا حەزم لێیەتی خۆی ڕەغبەت گرنگە ینی حەزەکە قوتابی حەزی لێ بێت ئیتر ئەو حەزە ئینشاءڵڵا ینی هانیشتی بدات چکە خۆی فەندێکی عەرەبییە ئەڵێ الأمل بلا عمل وهم وفشل ئەڵێ هیوا و ئومێد بەبێ عەمەلکردن بۆی وەکو هەمووی وهم و فەشل و خەیاڵاتە. کاکە پێشەوە کاکە شوان کاکە محەممەد دایکی هەرژین زۆر دڵخۆشە کوڕەکەی ئەو نمرە بەرزەی بەدەستێناوە. خۆی گەورە پلەیدایە و مەکتەبی کرد و وەلحاڵە هەر چۆنێک بێ تەواوی کرد و لەخوا بەزیابێ و کوڕێکی زۆر باشە و هێ منە و شکل لەخوا بەزیا خەڵی ڕازیە و مامۆسالی ڕازیە و هەرژین بە بەدەستێنانی بەرزترین دەرەجە لەسەر ئاستی نابینانی کوردستان بە مرۆڤەکان دەڵێت ئەگەر توانا و ورە و بەردەوامی هەبێت هیچ شتێک مەحاڵ نییە. ئاوەڕالی گەلی کوردستان گوندی سەرای سوبحان ئاغای دەشتی شارە زوور.